بە بەرنامە ئەمڕۆ باسی ئاسانیەکانی بەردەم ساڵی خوێندنی نوێی 2025-26 دەکەین کە ئەمڕۆ زەنگی ساڵی نوێی خوێندن لە هەرێمی کوردستان لێدرا، بەڵام پرۆسەی پەروەردە لە بەردەم کۆمەڵێک لەم پەردایە بەتایبەتەوەی کە پێویستە بە موچەی مامۆستایان کە لە ماوەی نزیکەی دەمانگە ڕابردوو 6 موچیان وەرگرتووە مامۆستایان و لە هەمان کاتدا کێشەی میلاکات و لەگەڵ ئەوەشدا دەستێوەردانی حزبی کەمی بودجە بۆ بواری پەروەردە کە کەمتر لە سەدایەکی بودجەیارین بۆ بواری پەروەردە تەرخان دەکرێت کێشەی کەمی بینە. ئەم پرسانە قسەی لەسەر دەکەین لەگەڵ هەرێک لە بەڕێزان مامۆستا عەتا ئەحمەد جێگیری سەرۆکیەتی مامۆستایان لە ستۆدیۆ، هەروە لە هەولێریشەوە مامۆستا نەوزاد عومەر ئەندامی سکرتارەتی ئەنجومەنی مامۆستایانی پێشەنگ کارگەری ئەنجومەنی مامۆستایانی پێشەنگ قسەی لەسەر دەکەین. سوپاسیان بەدەبوونتان دەکەین. مامۆستا بەخێر بێن، سوپاس دەکەین. گەسەرەتا لەو دەست بگەم ئەمڕۆ زەنگی ساڵی نوێی خوێندن لێدرا لە هەرێمی کوردستان. لە بەردەم چی داین ئەم ساڵ دەست پێکە؟ لە بەردەم ساڵێک داین قەیرانە یاخود بەرەو باشبوون بڕوە پێوەستە بە چی؟ بەناوی خی گەورە میهرەبان، سڵاو لە بەڕێستان و بینەرانی خۆشەویست و لەسەر جەم مامۆسایانی خۆشەویست. پیرۆزبایی ساڵی نوێی خوێندن لەسەر جەم مامۆسایان و قوتابیان و خوێندکارانەکەم بە هیوای ئەوەی کە ئەم ساڵی کە ئێمە بەردەوام لە قەیرانین، هەن ناتوانین بڵێن ئەم ساڵ لە قەیرانین. ئێمە 14 ساڵ ئاوا بەڕێەکەین بەداخەوە سەرەتاییکی ناخۆش بۆ پرۆسەی پەروەردە، ناومیدیشی زۆری مامۆسایان بۆ پرۆسەی پەروەردە. ئەمە بۆ خۆی وا لە مامۆستا ئەکاد و لە ئەوانەی کە ناو پەروەردە ئیشەکەن بەڕاستی بەرنامەیان لێ تێکچێت، پلانیان لێ تێک بچێت بەڕاستی کە بە ئومێد و بەگەشتبینی و سەیری ساڵێکی نوێی خوێندنکەن. ئەمەش ئەگەڕێتەوە بۆ ئەوی کە بەڕاستی دەسەڵات لە هەرێمی کوردستانە لای ئەو پەروەردە ئەولەوێتی نییە، گرنگێکی ئەو تۆی نییە، بەسی نییە جەوهەری پەروەردە و ئامانجە پیرۆزەکانی پەروەردە جێبەجێ بێت، تەنها ئەوەیە کە پرۆسی پەروەردە هەر چۆنێ بەڕێ بکات. بڵێن ئەم ساڵی خوێندنیشمان وا تاو کرد، زیاتر لە هەرێمی کوردستانە پەروەردە ئەم چەندین ساڵێ ئاوا چۆ بەڕێ. یعنی لە 2014 هەر بەڕێکردن بووە لەو کاتۆ پرۆسی پەروەردە کێشەی بۆ دروست بووە. ساڵێک بەباشی بەڕێوە نەچووە. جاوە کاریگەرەکەی چی بڕێن لێکەوتەکەی لە ئێستا و لە دوورمە و داش بەتەوێت؟ گرفتی پەروەردە لە هەرێمی کوردستانە ئەوەی ژێرخانی پەروەردە خراپە. ژێرخانی پەروەردە کۆمەڵ شت ئەگرێتەوە. مەسەرەن لە بینا باڵەخانەوە، ینی لەم 14 ساڵەیە باڵەخانی پێویست نەکراوەوە. ئەگەر لێرە لەوێ دەوڵەمەندی خێرخوازێک کردبێتەوە هەر ئەوە بووە، تە حکومەت نهاتووە بۆ جێشی تایبەتی بۆ تەرخان کە مەساڵی بڵێن 50 قوتابخانە ئەکەمەوە. ئێتی تۆ 14 ساڵ بەردەوام تەراکمی کردووە، بیناکان کۆن بوون، پێویستیان بە نۆژەنکردنەوە بینای نوێمان پێویست. ئەمە یەک دوو تاقیگەکان ناو قوتابخانەکە بەشێکە لە پرۆسی پەروەردە وەکو خۆی ماوە تۆ شتە کۆنەکان و هەمی ئەسڵ بعضی قوتابخانە هەر تاقیگەی نییە، ئەوەشی کە هەیەی کۆنەکانە. مەسەرەن خوێندنی پیشەی تایەتە لە جێگەی خۆیەتی و بینای کۆن و مەنهەجی کۆن و هیچ ڕاهێنانێکی پێویست نییە. مەسەرەن سەرپەرشتیاری هەر ساڵی بەرنامەیەکی ئێنێ، یعنی بەم شێوەیە ڕاهێنانی مامۆستا وەکو پێویست نییە. هەندێک خەڵکی تر کراوە بە ڕاهێنەر کە هەندێک ئامانجیان پێکاوە، بەڵام ئامانجە گرنگەکەی کە لە ساڵانی ڕابردووە هەبوو کە لە هەوینە خولی بەردەوام و بەهێزکردن بۆ مامۆستایان ئەکرایەوە، ئەوانە نەماوە. کێشەی میلاکات ئەوە 10 ساڵە 15 ساڵە بەردەوام هەیە تا ئێستا پێویست چارەسەر نەکەوە کە پێویستە بەردەوام دامەزراندن بۆ مامۆستا هەبێ ئەوانە. یعنی بە کورتەکەی گرفتەکانی پەروەردە گرفتی جەوهەریە و چەندێک کە ڕوبەڕووی مامۆستایان بۆ تۆ بە تایبەت ئەو بەشێکێتی ئەوە بەشێکی سەرەکیەکە بە تایبەتی قسەی لەسەر بکەین. لە پرۆسی پەروەردەیە کاک حەکیم مامۆستا بڕبڕە پشتی پەروەردەیە، عمودی فەقەری پەروەردەیە، مامۆستا کارکتەری سەرەکیە، بەتەڵ فیلمی پەروەردەیە. کات تو ئەم کارکتەرە سەرەکیە بێناز ئەەکەی، بێ موچەی ئەەکەی، گیرفانی بەتاڵ ئەەکەی کە ئەمڕۆ لۆچی ئەو مامۆستانی کە نەچوونەتەوە بۆ خوێن بۆ پرۆسی پەروەردە و داوامیان نەکردووە، وەکو هەڵوێستێ نەبووە، ئەوەندەی وەکو ئەوی بووە کە پارەی پێ نەبووە، پارەی هاتوچۆی پێ نەبووە، پارەی پێداویستەکانی پێ نەبوو، ئەوە نەچۆتەوە. لەبەرەوە بەڕاستی تۆ ئەم کەسەی کە ڕۆڵی سەرەکیت بۆ تۆ ئەبینێ، تۆ بێخەمی لە ئاسیا، بێخەمی لەوەی کە مافە سەرەتایەکانی کە موچەیە بە پارەی هاتوچۆیەتی و پارەی پێداویستی مناڵەکانێتی کە مناڵەکانیشی قوتابی خوێندکارن، ئەمی بۆ دابین ناکەی کارکتەرە سەرەکیەکەت لە ئیش خستووە، یان بەلایەنکەمەوە بە دەروونێکی نائاسوودەوە ناردوتە ناو پرۆسی پەروەردە. ئەم پرۆسی پەروەردە سەرکەوتوو نابێت، چونکە ئێستا عەفوەن بەرپرسانی پەروەردە ئەڵێن بەس دەوام بکرێتەوە. ئەخە نابێت،
ئەڵێ بەس داوام بکرێتەوە 2 ڕۆژ داوامەکە 3 ڕۆژ داوامەکە کێشەمان نییە ئەمە کارەساتە ینی پرۆسی پەروەردە بە من ناچێ بەڕێوە لە دایرە حکومیەکانە بە فەرمانبەرێ ئیشی 4 کەسەکەن ئەڕوا ئیشەکە بەس لە خوێندنە ناکرێ ئەمە بە نورە ناکرێت لە خوێندنا هەرگیز تۆچکە بە شەوانی عەرەبی 4 بە شەوانەی بیرکاری بەسەن 5 ئینگلیزی 5 کاتێک تۆ ئەم بە شەوانەکەمەکەیتەوە بۆ 4 و بۆ 3 ئیتە تۆ ینی ناوەڕۆکی خوێندنەکەت هێنایە دەرەوە ئەو قوتابی خوێنکارە فێری زانستەکە نابێت فرێ ئەوە ناکەیت تۆ پەروەردەیەکی فرێ ئەوە ناکەیت کە فێرکردنی بە تەواوەتی بکەیت لەبەرەوە ئەمە بەڕاستی پینە و پەڕۆیە پرۆسی پەروەردەش بە پینە و پەڕۆ بەڕێوە ناچێت ئەو ئێستا پینە و پەڕۆی بەزەوەی کە کرایەوە بڵێن ئەمڕۆ لە سلێمانی باز دوکرێن مافتەیە 1 ڕۆژ داوام بکرێ ینی لە مەفتەیە لە قوتابخانەکان چکەسە من منداڵەکانم لە قوتابخانێکی وتیان 1 ڕۆژ وەرن تا هەفتەی داهاتوو چۆنە ئیداری قوتابخانەکان هەر کەسیان بەرنامەیەکیان داناوە بۆی کە بتوانن ئیشوکارەکان بەڕێ بکەن مەسەلەن حەوبۆنەکان وتوانە جارە بەس پۆلینۆ بێتەوە ئەمڕۆ کتێبیان دابش کردووە خشتەی وانیان یاونەتێ بۆی کە ئەمان دەست بەکار مەسەن سپێ هەشتەکان باڵکەنەوە 2 سپێ حوتەکان بۆی کە بتوان تەنزیم بکەن ئاوا بەڵام ئەوەی کە بەرپرسانی پەروەردە ئەیڵێن ئەڵێن ئێمە بە هەر نرخێبەوە بێت داوام ڕانەگیرێت بایکۆت نەبێت ئەبێ داوا لە بەڕێوەری قوتابخانەکان و سەرپەرشاران کراوە هاوکاری مامۆستایان بکرێ بە بنەوەی کە موچە نییە بۆین کە موچە نییە بە 2 ڕۆژ ئیشەکەی ئەڕوا دەرسەکانی بە 3 ڕۆژ ئەڕوات ئەبێ هاوکاری تاوای مامۆستایان بکرێت بۆی پرۆسی پەروەردە ڕانەگیرێت سوپاس دەکەین مامۆستا نەوزاد جەنابشت بەخێر بێ سوپاسیان بەدەبوون دەکەین دەمانەوێت سەرنجی بەڕێژی بزانین سەبارەت بە پرۆسی پەروەردە لە هەولێر پرۆسەکە چۆنە و ئێوەکو هەممە ئەنجومەنی مامۆستانی پێشنگ لەگەڵ کۆمەڵە گرێخراوی دیکە مامۆستایانی ناڕازی بەنامەیەکشتان هەبوو نیگەرانن وەکو مامۆستایەک لە هەولێر لەو دۆخی کە پەروەردە لە کوردستان تێدا لە ڕووی موچە بێ لە ڕووی بوارەکانی دیژێ کەمی بڵێن کەم کوڕی لە ژێرخانی پەروەردە بێ بەڵێ زۆر سپاس کاک حەکیم زۆر سپاس بۆم دەرفەتە و سلااوڕێزم بۆ میوانە بەڕێزەکەت برای بەڕێز و خۆشەویستم مامۆستا عەتا سەبارەت بە بابەتی دەستپێکردنەوەی دەوامی ئەم ساڵی خوێندن هەروەکو برای بەڕێزم مامۆستا ئاماژەی پێکرد لە هەولێرش ئەمڕۆ زەنجی قوتابخانە لێ دراوە بەڵام خۆتان نەبینین کە کۆمەڵێک کەم و کوڕی گەورە هەن بەرۆکی کەرتی پەروەردەی گرتووە نەکەمە ئەم ساڵ و 2 ساڵ و 3 ساڵ بێ بەڵکو دەتوانم بڵێم زیاتر لە 10 ساڵە ئەم کەم و کوڕیانە بە بەردەوامی کەڵەکە بوون بە بەردەوامی قەیران لە دوای قەیران ئەتان بڵێم دەسەڵاتدارانی هەرێم بەرپرسانی پەروەردە قەیرانیان تەسلیمی قەیران کردووە لە هەموو قەیرانەکان گەورەتر تەمان زۆرمان هەن قەیرانی میلاکاتمان هەیە قەیرانی کتێبمان ئەو ساڵەکە هەیە لە بەروی خۆتان نەزانن کۆمەڵێک پەرتوو گۆڕاوە تا ئەسانەکە بۆ قوتابخانەکان ژنەهاتووە قەیرانی زۆری قوتابیمان هەیە لە ناوناوەندەکانی خوێندن قەیرانی 2 دەوامیمان هەیە هەتا ئەمڕۆشی لەگەردا بێتن هەندێک لە قوتابخانەکان 3 دەوامیشی تێداماوە بۆ زانیاری بەڕێستان و ئەمانە کۆمەڵی قەیرانی گەورن بەڵام لە هەمویان گەورەتر بەڕاستی قەیرانی موچەیە چکە خۆتان نەزانن بەڕاستی بژێوی ژیانی مامۆستا تەنها و تەنها لەسەر ئەم بڕە موچەیە کە مانگانە پێی دەدرێتن ئەمڕۆ 21 مانگ زەنجی قوتابخانە لێدراوە بەڵام بەداخەوە مامۆستایان موچەی مانجی 7 و مانجی 8 و ئەوە مانجی 9 هاتەسە سەرێ و خەریکە مانجی 9 تەواو دەکەین هیچ ئاسوویەکی ڕوونیە بۆی کە حکومت بەڵێنێک بداتن کە موچەی مانجی 7 یان مانجی 8 دابش بکرێتن بۆیە من پێتەڵێم ڕاستە زەنجی قوتابخانە لێدراوە بەڵام بە کۆمەڵی قەیرانەوە زەنجی قوتابخانە لێدراوە بەرپرسان و دەسەڵاتدارانی ئەم هەرێمە ئەم حکوومەتە تەنها و تەنها دەیانەوێتن بە شێوەیەکی ڕووکەش بڵێن داوامان دەست پێ کردووە و بە شێوەیەکی نۆرمال و ئاسایی بەڕێوەچێ بەڵام دڵنیات دەکەمەوە ئەمە ئەگەر چارەسەر نەکرێ و لە ڕۆژانی داهاتوودا قەیرانی موچە چارەسەر نەکرێتن و بەلایانی کە موچەی مانجی 7 دابش بکرێ و پاشان موچەی مانجی 8 دابش بکرێ اینجا ئەتوانین بڵێن داوامی قوتابخانەکان دەست پێ کاتەوە ئەگەنە دڵنیات دەکەمەوە مامۆستایان بە شێوەیەکی خۆڕسکانە بایکۆتیان کردووە ئەمڕۆ ئەو زانیارێنی لای ئێمەیە لە زۆرێک لە شار و شارۆچکەکان بایکۆتی مامۆستایان بووە لاندێ لە قوتابخانەی کە زەنجی قوتابخانەی لێدراوە بینیمانە ژمارەی مامۆستا و فەرمانبەرەکان زیاتر بۆ لە ژمارە قوتابیەکان بەداخەوە ئەمە ژوا دەکاتن کە دەتوانم بڵێم بایکۆتێکی خۆڕسکانە لە زۆربەی شارەکان هەیە ڕاستە مامۆستا ئاچێتە ناوەندەکانی خوێندن بەڵام دڵنیات دەکەمەوە بەم شێوەیە
بەم هەموو قەیرانە زۆرێکە هەیە بەم هەموو بێزاری بێتاقەتی مامۆستایان دڵنیات دەکەم و مامۆستایان ناتوانن بە شێوەیەکی ئاسایی بە شێوەیەکی وەکو دەڵێ ئاسوودە بتوانن بستە ناوەندەکانی پۆل و بستە ناوپۆلەکان و ناوەندەکانی خوێندنوانە بڵێنەوە. هەولێریش وەکو شاری سلێمانی و وەکو ڕانیە و وەکو هەڵەبجە و وەکو سەرجەم شار و شارۆچکەکان کۆمەڵی قەیرانی گەورەی هەیە. ئەم قەیرانە بەڕاستی ئەتوانم بڵێم گشتینە و تا ئێسانێکەش بەداخەوە چارەسەر نەکراوە. ئێمە وەکو ئەنجومەنی مامۆستانی پێشەنگ و وە کۆمەڵێک لە مامۆستایانی ناڕازی ئێمە لە هەولێر دوێنێکە لەژێر ئەو هەموو فشارە زۆری کە هێزە ئەمنیەکانیش بۆیان دروست کردین بەداخەوە ئێمە ویسمان لە بەردەم پەرلەمان کە خۆیان ئەڵێن دامەزراوەیەکی ئەم هەرێمەیە نیان هێشتا ئێمە بۆ ماوەی نیو کاتژمێریش بەیاننامەیەک بخوێنینەوە گرتبوونەوەیەکی وەکو دەڵێ چەند مامۆستایە گرت ببینەوە لەوێن دەرێ داخوازی مامۆستایان داخوازی ڕای مامۆستایان کە داخوازێکی سەرتانسەری گشت مامۆستایانە بتوانین ئێمە ڕوبەڕووی دەسەڵاتدارانی هەرێم و ڕوبەڕووی وەزارەتی پەروەردە و وەزارەتی دارایی بکەنەوە. بەڵام بەداخەوە هێزە ئەمنیەکان فشارێکی زۆریان دروست کرد بوو ئەتوانم بڵێم هێزیان تەنی بوو لەو شوێنە لەو منتیقەیە کە ئێمە ویسمان گربوونەوەی تێدا بکەین. بەڵام ئێمە خۆشبەختانە توانیمان هە لە شوێنێکی تر ئێمە بەیاننامەکە بخوێنینەوە کۆمەڵێک داواکاری گرنگ هەبوو کە ئەمڕۆکە بەگوێی دەسەڵاتدارانی بدەین ئەگەر ئەم قەیرانانە چارەسەر نەکرێت دڵنیاتان دەکەینەوە پرۆسەی پەروەردە لە هەرێمی کوردستاندا ناتێتەوە سەر ڕێوی خۆی وەکو چۆن لە ساڵی ڕابردوو ساڵانی ڕابردوو وەکو دەڵێ بە شەلەلی ڕۆیشتووە پرۆسەی پەروەردە ئەم ساڵیش دڵنیات دەکەم بۆ بەم شێوێ دەڕواتن. باشە مامۆستا پێ دوای ئەم قەیران هەر کاریگەری لەسەر مامۆستا هەیە خودۆ کوبەڕێز وتت بڵێن کاریگەری لەسەر هاتنەوەی قوتابیش هەیە چونکە ڕەنگە ئەمڕۆ بەشێک لە دایکان و باوکان خەرجیەوەشیان لە بەردەستدانە بێت کە پێداویستی قوتابخانە بکەن ڕەنگە هەر شتێکی سەرەتایی بۆ بکرێ 50-60 هەزارێک هەر قوتابیەکە ئەوەندە خەرجی بووێ ئەگەر ماڵێک خێزانێک سێ قوتابیە بێ 200 هەزارێکی دەوێت بۆ خەرجی قوتابخانە ینی کاریگەری لەو ڕۆژۆ لەسەر کەسوکاری قوتابیانیش هەیە. کاک حەشیم بە دڵنیاییەوە ئەمە دواکەوتنی موچە و نەبوونی موچە تەنها کاریگەری لەسەر خودی مامۆستانیە کاریگەری لە کۆتاییدا کاریگەری لەسەر کۆی دانیشتوانی هەرێمی کوردستان هەیە چونکە خۆتان نەزانن ئەمڕۆ هیچ ماڵک نییە بەلایانی کەم 2 قوتابی بۆ 3 قوتابی لە ناوەندەکانی خوێندن نەبێتن کەواتە ئەم پێداویستی و مستەلزەماتانەی کە قوتابی پێویستێتی لە پەرتووکە لە جلوبەرگە لە پێداویستی قرتاسیە ئەمانە لە پاسی هاتوچۆیە ئەوانەی کە شوێنیان دوورە ئەمانە کۆمەڵێک پێداویستینە کە دەبێ کە سوکاری قوتابی دایک و بابی قوتابی ئەبێ بۆ منداڵەکانی دابین بکاتن. ئەم بێموچەیە ئەم دواکەوتنی موچە توانم بڵێن بەڕاستی تەئسیری ڕاستەوخۆی لەسەر بژێوی ژیانی تێکڕای دانیشتوانی هەرێمی کوردستان دروست کردووە بە شێوەیەک لە شێوەکان کە ئەتوانم بڵێم ئەو زانیانەی کە من باسیەوە دەکەم لە ساڵانی ڕابردوو زۆرێک لە دایک و باوکەکان نەیانتوانیوە جلوبەرگێک کە چەند بەسید و چەند سادەی نەیانتوانیوە بەهۆی نەبوونی بژێوی ژیانیان بەهۆی نەبوونی موچەوە کە ئەم دەسەڵاتە کۆمەڵی قەیرانی گەورە لەم هەرێمە دروست کردووە و سیستەمێکی گەورەی لە موچە خۆران کردووە بە 2 مانگ و بە 3 مانگ و بە 90 ڕۆژ تەنها یەک موچەی بە شایستەی مامۆستانی فەرمانبەران بینیوە نەیتوانی جلوبەرجی قوتابیەکان و جلوبەری کوڕکچەکانی دابین بکە و پەرتووشی قوتابخانەیان بۆ دابین بکاتن. بەداخەوە بەڕاستی هەرێمێک بەو دەوڵەمەندی خۆیەوە ڕۆژانە نزیکەی 350,000 بەرمیل ئەم دەسەڵاتدارانە بە قاچاق دەیفرۆشن ئەم هەموو داهاتی خاڵە سنووریەکان و خاڵە گومرجیەکان هەیە بەڵام بەداخەوە نەیانتوانیوە موچەیەکی شایستە بە مامۆستایان بدەن یا موچەیەکی شایستە بە فەرمانبەران بدەن. کاک حەشی من یەک پرسیار ئاراسە ئەەکەم یعنی تۆ سەیریکە ئەمە ئێستا ئەمڕۆ مانجی 9 خەریکە تەواوە بێتن لە 9 مانجی ڕابردوودا لە 9 مانجی ڕابردوو تەنها 6 موچە دراوە تۆ ئەم معادلێ بالێکی بدەینەوە ڕۆژانە دەسەڵاتدارانی هەرێم هۆرد و حزبی دەسەڵاتدار زیاتر لە 350,000 بەرمیلیان بە قاچاق فرۆشتووە بزانە دابەشی بکە بەسەر 9 مانگدا بەسەر 8 مانگ و 9 مانگدا چ پارەیەک دەکات چ پارێکی زۆر و زەبەلەح دەکاتن بۆچی ناتوانن موچەیەک بۆ فەرمانبەران دابین بکەن ئەمە عیبەیەکی گەورەیە ئەمە پێی ناگوتوی حکوومەت ئەمە پێی ناگوتێ دەسەڵات بەڕاستی دەسەڵات بەڕێوەبرن بەم شێوە ناکرێتن تۆ یان لەگەر کاکە یان موچە خۆت دابینی بکە کە خۆت پێ دابین ناکرێت کاکە لەگەر بەغداد ڕێک بکەوە
تاکەی یانی ئەو خەڵکە لەم دڵ ڕاوچێ بژیتن تاکەی ئەم خەڵکە لە سیاسەتی برسیکردن بەرامبەر بە خەڵکە بەکاری دێنین یعنی ئەم عیبەیەکی گەورەیە دەستا دۆستکردنی ڕۆژانە ئەو هەموو وەفدە دەنێری بۆ بەغدا ئەو هەموو لیژنە و ئەو هەموو توزوانم نوێنە لە دەنێری بۆ بەغدا یەک کەسیان دەسەڵاتی ئەویان نییە بتوانن تەوقیعێک بکەن لەوێن دەری ئەمە عیبەیەکی گەورەیە بەڕاستی حکوومەتداری بەم شێوێ ناکرێت دەسەڵاتی هەرێمی کوردستان بەم شێوێ بەڕێوە نابدرێتن تۆ داوای داوامێکی ئاسایی داوامێکی نۆرمال دەکەیت لە مامۆستایان لە هەمان کاتیشدا کاکە ئەو ئەرکەی مامۆستایان کە لەسەر شانیانە جێبەجێ دەکەن دەمافەکەشی پێ بدا تۆ نەتوانی موچێک بۆ مامۆستادابی بکەیت توخوا عیب نییە حکوومەت ئەمە سێ مانگە بۆ سێ مانگ دەڕۆین 82 ڕۆژە موچە دابەش نەکراوە توخوا عیب نییە بە جیرفانی بەتاڵ داوا لە مامۆستا بکەی داوامت بۆ بکاتن ئەمە کەی ڕەوایە بەچی شێوێکم ئەمە بەڕاستی ئەوەی لەو هەرێمە ئێمە هەیە لە هیچ وڵاتێکنی ئەم شتە کاک حەچین بەرز بەداخەوە بەڵێ سوپاس دەکەم دوای لەسەر موچەی مامۆستایان قسە دەکەین بەراورد لەگەڵ موچەی مامۆستایانی ئێرە وڵاتانی تر بوو جەش دەدەیمەوە خزمەتت مامۆستاعاتە بێمە خزمەت بەڕێزت سەبارەت بە بایکۆت بڵێن لە سنووری سلێمانی ساڵانی ڕابردوو زۆر بوو ئەم ساڵ پێوەستە بەچی وە باز لەو دەکرێت ئەگەری هەیە لەم ڕۆژاندا ئەگەر ڕێکەوتنێک بکرێت کاریگەری هەیە دەبێت لەسەر پرۆسەی خوێندن ئەگەر پابند من دەسەڵات دەرەنێری خۆی ئێستش و ساڵانی ڕابردوژەوەی کە پرۆسی پەرۆدەی بەڕێوە بردووە بەڕاستی دڵسۆزی و خەمخۆری مامۆستایان خۆیان بوو سەرپەر شاران و بەڕێوەبەرەکان بووە ئەیناوەکو حکوومەت و دەسەڵات لە هەرێمی کوردستانە باکی بە پەروەردە نییە هیچ خەمخۆری پەروەردە نەبووە و ڕۆژە لە ڕۆژان بیری لەوە نەکرێتەوە بەرژەوەندی مامۆستا و پێداویستەکان و خەمەکانی مامۆستا جێبەجێ بکات ئەوەنەی شیعارات بە شانوباڵی مامۆستایە هەڵئێن لە بۆن و مناسبەکان یەکێتی مامۆستایان و ڕۆژی مامۆستایە هەجی نەمان بینیوە هەنگاوێ بنێن بۆ نمونە ئێستا لەبەرزکردنەوەی زۆر لە دامون دەستگاکانی ئەمنی و عسکەری و حاکمەکان و ئەوانە هەیە ئەگەوان ڕێزی مامۆستا و حرمەتی مامۆستان لای با لە بەرزکردنی مامۆستاش شان بەشانی ئەوانە ئەنجام بدرایە ئەوە لەولاوە علاوەشیان وەستانەوە بەرزکردنەوەی ساڵانیشان ڕاگرتووە لەولا ئەوم پاشەکەوتیان کردووە لەولاوە مانگی 12 موچیانەوە لە مانگی 6 موچەی تر ئەمە 4 موچە لە ماوەی ئەم دەمانگەیە ینی لە دەم موچە 6 دراوە و 4 نەدراوە ئەمە بەڕاستی کارەتاتە لەبەرەوە بەڕاستی ئەمە کاریگەری زۆری هەیە لەسەر دەرونی مامۆستا ئەمڕۆ و مامۆستا ئەوەی کە ئەمڕۆ چۆتەوە بە دەوام بەڕاستی بە ناومێدێکی زۆرە چۆتە دەوام ئێمە ئەگە بمانێ پەروەردەیەکی تەندروست بۆ ئەم کۆمەلگای خۆمان دەدی بێنین و کۆمەلگایکی تەندروست دروستکەین و بتوانین قوتابی خوێنەوار و پەروەشار دروستکەین بەڕاستی بە مامۆستاکان لە خەم بڕەخسێن وەکوتم مامۆستا کۆڵەکەی پەروەردەیە کاتێک تۆ ئەم مامۆستایە بێخەم ئەەکەی بێنازی ئەەکەی ما ئەوەی نایەتێ بەڕاستی چاڕی لێ مەکە کە ئەیچێتەوە بە دەوام بەڕاستی بەو ڕۆحێتەوە ناچێتەوە کە وەکو پێویست ئەەکەکانی خۆی دەبێت مامۆستاوەکو بڵین داوام بە شێوەیەکی گشتی ستانداردیجانی چەند ڕۆژە لێرە ساڵانی ڕابردوو چەند داوام کراوە هەنوێت چەند ڕۆژ داوام بکرێ بۆی کە پرۆگرامەکە تاو بکرێت خۆی لایەنی کەم 180 ڕۆژە بەڵام ئێستا بە شەوانە کەم کراوەتەوە ئەوە جارە ئۆ فێدانراوە بۆ خۆی زەربەی یاوە کە ئەکرا لە جیاتی شەمان کە کراوە بە ئۆف سەلاحەت بدرایە بە بەڕێوەبەری پەروەردەکان و بەڕێوەبەری قوتابخانەکان لە ڕۆژەکانی خۆیان مامۆستا ئۆفیە وایە ئۆفێ دوانی هەبووە دەرسەکانی خۆی بەچاکی بوتاتەوە ئێستش کە لەبەر بێ موچەی کە ناتوانن موچە دابینکەن یان نانێ موچە دابینکەن یان قەرەبووی بێموچەی بەوە ئەکەنەوە ئەڵێن مامۆستا 2 ڕۆژ داوامەکەی سێەکەی ئتن ناڵێ ئەمە لە سەحسابی پەروەردەی و لە سەحسابی فێربوونی قوتابیەکانە کە تۆ منهەجێکت هەیە ئەم منهەجە بە پرۆسکێت جێبەجێ ناکرێت یعنی من منهەجێکم بەسەرا درا مامۆستای بیرکاریم یان زانستم ئەبێ ئەم منهەجە حەقی خۆی بێنێ بەڵام کاتێ من لە جیاتی 5 وانە دووانە ئەڵێمە بە قوتابیەکانم ئەم پەیامە زانستیە ئەم علم و معریفەتە ناگە بە قوتابیەکە لەبەرەوە بەڕاستی ئێمە قوتابیەک پێ ئەگەێنین خاڵی لە زانست و معریفەت بەس ئەوەی ئەسەری کۆتایی ساڵ یەکی بڕوانامەی چانەینی ئەوە تۆ دەرچویت ئەو ئەم ساڵی خوێندنمان بەڕێکە بەڕاستی ئاوا پرۆسی پەروەردەوە ناچێت لەوڵا ئێمە 30 ساڵە ئەوە ئێستا پلانێکی استراتیژی وردمان هەبوایە پرۆسی پەروەردە و فێرکردنمان بە جوەرە داڕەشایەتەوە کە ئێمە لە ئاسی وڵاتە پێشکەوتوەکانە بووینە بەڵام بەداخەوە ئێستا حاڵی پەروەردە لە حاڵ نەوەدەکان خراپترە ڕاستە لە هەندێک ڕووکەشە ئەبینی پەرۆدەیەکی جوانمان هەیە بەڵام لە ناوەڕۆکە پەرۆدە وێرانە بەڕاست لە چڕێکۆ پێت گەڕامێتە دواوە لە ڕووی پەروەردەوە میلاکاتمان تا ئێستا کێشێکی زۆر زۆری میلاکاتمان هەیە بەڕاستی بۆ کێشی میلاکات هەیە ئەمڕۆ وەزارەتی پەروەردە پێش وەزیری پەردەقسەی دەڵێ قسەی کردووە لە 148,000 مامۆستا لە کوردستان هەیە بە میلاک و بەگرێ بەست وایە بەڵام ئەوەندە خراپ دابشکراون ناوشار پڕەتی لە میلاکات دەروە شای قەیرانمان هەیە ئێستا دەروەی شار
زۆربەی مامۆستاکان کەم و کورتیمانێ پسپۆرەکان کەم و کورتیمانەیە ئێستا بڕیارێکی دەرچووە کە بێ یەک بۆ و پسپۆری نەمێنێت یعنی ئەگە مامۆستای بیرکاری نێنە بوو مامۆستای ترە بێ دەرسەکانی ئەو بڵێتەوە کە لە کاتێک ئەمە کارەساتە بەڕاستی یعنی مامۆستای بیرکارە بە بیرکاری بڵێتەوە زانێتە بێ زانە بڵێتەوە ئەمە بڕیارێکە بۆ پینۆپەڕۆی بەڕاستی ئەو کەم و کورتێ لە میلاکاتە هەیە بەڕاستی ئەنجام مامۆستایکی زۆر بەڕاستی کە تۆ عقدت کردە 4 ساڵ لە دەروە شار بێت 5 ساڵ لە دەروە شار بێت 10 ساڵە ماوەتە 12 ساڵ ماوەتە ناتوانێت بێتەوە ئەوە ئەنجا تۆ ئینێریتەوە بۆ خوێن ئێستا بەشێکی زۆر لە مامۆستاکان کە گرێ بەسن مانگی 500,000 یان 400,000 تۆ 3 مانگە موچە و نایەوەتی ئەژەی بچیتەوە بۆ دەوام باشە بە چی وەزعێکەوە ئەو 150,000 کری سیارە ئەیە چۆن بچێتەوە بۆ شاباژێر و بۆ لادەکانی شاباژێر و یان پێنجین و ئەمانە بە چۆن بچێتەوە بۆ ئەوێ یعنی ئەگەر ئێستا مامۆستایەکی دیپلۆمی گرێ بەس 400,000 يعني ئەگەر کریسیارەکە بداری بلەسەر ئەو 450,000 بێ بات ئێستا بعدێ مانگەکە 350,000 بۆ بمێنێتەوە بەڵێ 250 بوو بەڵێ ئێستا بەشێک لە شۆفێرەکانی فێر بوون ئەڵەن پێشەکی پارەیەمان نێنێ ناتوان هاتچوتان پێ بکەین ئەوەش هاتووە ئەوە کێشێکی کە بەشێک لە مامۆستاکان ئەو معاناتیان هەیە بەڕاستی لەبەرەوە بەڕاستی یعنی حکوومەتی هەرێم دەربەست نایەت بەرنامەی نییە پلانێکی نییە کە خەمی پەروەردە بخوات پەروەردە نییە لە بەم قەیرانەیە دەزانیت چۆن ئەمە ساڵی نێ دوان نێتەوە بە مامۆستا بڵێ ئارام بگرە بە مامۆستا بڵێ گوێی مێرێ قەیناکە لەبەر مناڵی فەقیر وەجار قەینا لەبەر مناڵی پێشمەرگە بڵێ بەڕێکە تۆ 10 ساڵە ئەوەی لێکەی 11 ساڵە 12 ساڵە ئەتوان بڵێم لە 2011 بە دواوە ئێمە قەیران بە قەیران نەسپێرین هەموو ساڵی بەڵکۆم ساڵ باش بێ هەموو ساڵی کۆمەڵە موچەمان ئەخورێ هەموو ساڵێ وا لە مامۆستاکەن مامۆستا ناومێد بێن نەهێڵن بیر کاتەوە پلانێکی باش بەرنامێکی باش بوو پرۆسی پەروەردە دامنێ بۆ خوێندکاری و قوتابیەکانی لەبەرەوە زۆربەی مدیر و مامۆستا سەرپەرشا دڵخۆش نین بەڕاستی وەکو پلەبەرزکردنەوەی باسی کرد ئێستا بەس بۆ مامۆستایان پلەبەرز نەکراوە لەگەڵ فەرمانبەرانی شارستانی ناگە هێزی ئەم نییە دادوەرەکانە فەرمانبەرانی سەرۆکایەتی هەرێم پەرلەمان حکوومەت هەمویان بۆیان کراوە پلەبەرزکردنەوەیان هەیە بەس بۆچی بەس بۆوانە نەکراوە لەبەرەوەی کە مامۆستا لای دەسەڵات پیرۆز نییە بە یەک کەلیمە مامۆستا لای دەسەڵات ئەو نرخوبەهای نییە کە هەیەی کە ئەبێ هەیە بێت لە وڵاتان مامۆستا بەرزترین موچەی هەیە زۆرترین ڕێز و حرمەتی هەیە بەڵام ئەم دەسەڵاتە ئەوێ خەڵکێکی نەخوێنار چونکە کاتێک کە تۆ قوتابێکی زۆر وازی لە خوێندن هێنا کە خەڵکێکی زۆری نەخوێنەوار بوو ئەو کاتە ئەو کەسانی ئەبنە کۆیلەی ئەوان و بێن چەکداری ئەوان و شوێنکەوتەی ئەوان و حیزبەکانی ئەوانە ئیشان بۆکەن زۆرترە بێ ژماریان چە زۆرترین خەڵک بێموچە ئەبێ ناچارە بێ پەیوەندی کات بەوانەوە سپاس دەکەم دوێ لەسەر خانەشی ملی مامۆستایان قسە دەکەین مامۆستا نەوزاد بێمە خزمەت بەڕێز سەبارەت بە موچەی مامۆستایان لە هەرێم بەراورد بە وڵاتانی دیکە زۆر کەمە بڵین ئەوەی مامۆستای گرێ بەسە کەمترینی لە 400,000 دەست پێ دەکە لە دەمانگی ڕابردووە گەر مانگی نۆش حساب بکەین بڵین 6 موچەش دراوە وە پێشتریش بریارێکیش درا لە عێراق بەوەی کە دەرماڵی پیشەی مامۆستایان لە 150 زیاد کرێ بۆ 300,000 بۆچی ئێرەی نەگرتەوە کاک حەچیم وڵاگەر بەراوردی بکەین بەراوردی موچەی مامۆستایانی هەرێم بکەین لەگەر وڵاتانی دەوروبەرمان یان وڵاتانی ئەوروپا بەڕاستی ئەتوانێت بڵێم ئاسمان و ڕێسمانی فەرقە لەگەر یەکتری من هەندێک داتات پێ دەڵێم بۆی کە بینەرانی خۆشەویستی پەیام بزانن لە ئەوروپا ئەو زانیاریی کە باس دەکەم زانیاری دقیقن لە ئەوروپا بەگشتی لە هەموو وڵاتان زۆربەی وڵاتانی ئەوروپا موچەی مامۆستایان لە 2500 دەست پێ دەکا ئەو مامۆستای کە تازە دادەمەزرێ لە 2500 دەست پێ دەکات تاوەکو 7000 دەڕواتن یعنی تو ئەگەر بەگەڵا باسی بکەین بە وەرەقە باسی بکەین ئەکا 25 وەرەقە کە تازە دادەمەزرێ 25 وەرەقە وەرەگرێتن بۆ 7 وەرەقە دەڕوا یعنی ئەوە دەگەڕێتەوە سەر ساڵانی خزمەتی چەند زۆر بیتن و چەند لە پرۆسەی پەروەردە بەردەوام بێت لە ناوەندەکانی خوێندن لەگەرەوەی ساڵانە ساڵاکیشان پێ دەکرێتن هەر مامۆستایەک پێوەری بۆ دانراوە تەقیم دەکرێت ساڵاکی زۆر بکاتن و موچەی بۆ زیاد دەکرێت مکافای بۆ زیاد دەکرێتن یعنی تو تەماشاکەمە لە ئەوروپا بەم شێوەیە ئەو وڵاتانی دیکە مەسەن لە کۆریا لە یابان لە مالیزیا هیچ مامۆستایەک موچەی لە 5,000 دلار کەمتر نییە یعنی تو تەماشاکە یعنی ئەو جیاوازیە چەند زۆرە ئەگەر تەماشای وڵاتانی خەلیجش بکەین کاک حەچیم بەڵێ وڵاتانی خەلیج لە دەوروبەری ئێمن حسابکە لە سعودیا موچەی مامۆستایە کەمترین موچەی مامۆستا لە 1500 دلار دەست پێ دەکا بۆ 5,000 دلار لە قەتەر 2400 دلار دەست پێ دەکا بۆ 5500 دلار لە ئیمارات 3500 دلار دەست پێ دەکا کەمترین موچەی مامۆستایە بۆ 5500
اینجاوە لە چین بەو شێوەیە لە بەریتانیا بەم شێوەیە یعنی تو چکاندێک لە وڵاتانی خەلیج و لەگەر ئەوروپا تقریبا موچەی مامۆستایان هاوتای لەگەر یەکتری کەواتە ئەتوانم بڵێم بە کۆی گشتی مامۆستایان لە وڵاتانی دەرەوە لە خەلیجیان لە ئەوروپا ڕۆژ ئاوایە کەمترین موچەی مامۆستا کە تازە دادەمەزری لە 1500 ئەڕوا بۆ 2000 دلار یعنی توخوا ئەگەر بین ئەو پێوەرە یان ئەو معادلەیە بکەین لەگەر بەراورد لەگەر موچەخۆرێکی هەرێم بکەین توخوا چ عیبێکی بۆ بۆم دەسەڵاتە بۆ دەمێنێتەوە مامۆستایەک ئەوەی کە پار ساڵ وانە بێژ بووە بە 1000 حاڵ بە 1000 فشار و بینەوە بەردا اینجا فشاری بەغدایان لەسەر بووە ئەم دەسەڵاتدارانە هەرێم اینجا مامۆستای وانەبێژی قوربەسەری کردوتە گرێبەست یان کردوتە هەمیشەی مەسەلا لە گرێبەست ئێسانەکەش حسابی هەمیشەیان بۆ دەکرێتن کەمتری ینی زۆرترین موچەکە وەرگێتن 400,000 بۆ 500,000 دینارە یعنی تو تخوا سەیرکە ئەمە چ زۆڵمێکە لە مامۆستا و لە موچەخۆری هەرێمی کوردستان دەکرێتن ئەویش بە هەمانگانە نا بە 3 مانگ جارێک 500,000 بە مامۆستای قوربەسەر دەدەی بە 3 مانگ جارێک پێی دەدەی یان تو دابەشی بکەی بەسەر 3 مانگ دازانی چەند دەکاتن کاکاچیم یعنی مانگی 150,000 پێ دەدەی توخوا بژێوی ژیانی مامۆستا بەم شێوە بەڕۆی دەچیتن ئەگەر ئەو مامۆستا قوربەسەر ئەگەر کرێچیش بی خاوەن خێزان بیتن و ماڵ و منداڵی لە ئەسۆ بیتن و مەساریفی ماڵ و منداڵەکەی و خێزانی بچێشتن توخوا چۆن لەسەری قەرزارە بیتەوە ئەگەر کەسێکی دوو ینی دەرەوەی شار بیتن کرەی پاس و کرەی تەکسیش بداتن ئەبێ بەلایانی کەم 100,000 بداتە کرەی پاس و تەکسی چەندی بۆ دەمێنێتەوە ئەمە عیبێکی گەورەیە بەڕاستی بۆ دەسەڵاتدارانی ئەو معادلانەی کە باسم کرد ئەو موچانی وڵاتانی دەرەوە کە باسم کرد هەندێک لە وڵاتانە هەر ئەسڵەن قەتەرە نەفێکشیان نییە کاک حەچیم بزانە چۆن بڕێوە دەچن چداهاتی چەنە بەردەی چدایە کاکە ئێمە وڵاتمان ژێرخان و سەرخانمان هەمووی نەوتە هەمووی خێروبێرە بەڵام بەداخەوە لەبەرەوەی دەسەڵاتدارانی هەرێم نەیانتوانی بە شێوەیەکی دادپەروەرانە حکمێکی ڕەشید بکەن حکمێکی دادپەروەران لەم وڵاتە بکەن بۆی بەلایانی کەم ئەو چەند ساڵەی بەڕاستی خەڵک لەو نەبوونی و لەو قات و قوڕی لەو دەربەدەریا لەو هەموو ماندیبوونە لەو هەموو عەزیردانە تۆزی ئیسلاحات بکاتن بەداخەوە ئەگەر تەماشا بکەین ئێمە بەڕاستی ئەتوانم بڵێم عیبێکی گەورەیە بە نێوچەوانی دەسەڵاتدارانی هەرێم ئەو هەموو نەوتە ڕۆژانە دەبدرێ بە قارچاق بەڵام ئەمە حاڵی موچەخۆرانی ئێمە لە هەرێمی کوردستاندا بەم شێوە ژیان بەسەر دەبن حکومەت دەڵێ کاکە ڕەنگە بری وەڵام مامۆستا لە ناوەندەکانی خوێنی کەمتەر خەمیشە تۆ لە 80 ڕۆژ 90 ڕۆژ یەک موچەی پێ دەدەی موچەی شایستەی پێ دەدەی کاکە شایستەی مامۆستاژنی ئەو موچەیە اینجا داوای ئەوەی لە دەکەی هێشتا پابند بیتن بە ناوەندەکانی خوێنین هێشتا دەری پابند نییە ئەمە بەڕاستی ناکرێ بەم شێوەیە ئیدارەدانی وڵات بەم شێوێ نابیتن بۆیە من پێم وایە بەڕاستی کەرتی پەروەردە کۆمەڵی قەیرانی گەورەی توش بووە کاک حەچیم جام ئەگە بین باسی بودجەی ساڵانەی کەرتی پەروەردە بکەین یان وەزارەتی پەروەردە بکەین ئەگەر ئەم پرسیارە دەرز بکەین لەگەر ئەم پرسیارە بەڕێزت یعنی ئێستا لێرە بۆ ماڕوونە بیتەوە کە وڵاتانی دەرەوە چەندە گرنگیان بە کەرتی پەروەردە داوە بە سێکتەری پەروەردە داوە بەبەردەوامی ئەم وڵاتانی کە وڵاتانی ئەوروپی یان وڵاتانی شەرقیش بامان شێوە لە خەریج بەپێی ستانداردی نێودەوڵەتی ئەڵێ نابێتن لە بودجەی ساڵانەی وڵات نابێ ڕێژەی ئەو ڕێژەی کە دانراوە بۆ سێکتەری پەروەردە بۆ وەزارەتی پەروەردە نابێت لە 106 بودجەی ساڵانەی گشتی وڵات کەمتر بێتن لە 106 کەمترینەکەیتی لە 113 هەتا 114 دەڕواتن بۆ لاندێک وڵاتدا ئێمە لە هەرێمی کوردستاندا لە 2013 هەر بودجەمان نییە هەر بوو شتێکمان نیە بەناوی بودجە لە هەرێمی کوردستاندا نەک بۆ سێکتەری پەروەردە هەر بودجەشمان نییە بودجە ئەوە بۆ 11-12 ساڵە سێ هەر پەرلەمانیشی نەبینیوە هەر نەچێتە بەردەستی حکوومەتیش بە هیچ شێوەیەکی یان بەردەستی پەرلەمانیش بە هیچ شێوەیەکی نازانم یعنی ئەم وڵاتە چۆن بەڕێوە دەچی بەم شێوە ئیدارە دەدێتن بۆیە یعنی ئەگەر ئەوە ینی ئەم وەکو دەڵێ ئەم زانیاریانەیە کە من باسی لێواکەم ئێمە ساڵانە لە کاتێکدا باس لێوە دەکەین کە 11 ساڵە بودجەمان نییە ئێمە ساڵانە بە معدەلی نزیکەی 130,000 بۆ 140,000 قوتابی پەیوەندی بە ناوەندەکانی خوێندنەوە دەکەن یعنی لە پۆلیەکی سەرەتایی وەردەگیرێتن تۆ گەر تەماشاکەی کاک حەچیم 130,000 بۆ 140,000 قوتابی وەرە دابەشی بکە بەسەر بیناکە بەسەر پۆلەکاندا بزانە ئایا ئەمە چ ڕێژێکی زۆرە ئێمە بەم معادلێ بێتن تۆ سیرکە 130,000 قوتابی زیاد دەکەم لەم لاشەوە نزیکەی نیوەی ئەوە یعنی گەر 70,000 قوتابی لە پۆلی 12 تەخەڕوجەکە دەڕوە تو هێشتا 70,000 قوتابی بۆ زیاد دەکات ئەو 70,000 قوتابیە دابەشی سەر پۆلەکانی بکە
ساڵانە پێویستە حکوومەت وەزارەتی پەروەردە نزیکەی 40 بۆ 50 بینای قوتابخانەی نوێ دروست بکاتن. ئایا لە هەرێمی کوردستاندا گەر تەماشا بکەین لە 10 ساڵی ڕابردوودا چەند بینا دروست کراوە؟ چەند بینا دروست کراوە؟ ئێمە ساڵانە پێویستمان بە 40 بۆ 50 بینا هەیە. لە هەرێمی کوردستانداوەی من زانیاریم هەبێتن لەو 10 ساڵ و لەو 12 ساڵەدا نزیکەی 200 قوتابخانە دروست کراوە، بەڵام چێ دروستی کردووە؟ هەمووی لەسەر ئەچی خێرخوازان بووە. کاک حەکیم بۆی بینەرانیش بزانن هەمووی لەسەر ئەچی خێرخوازان بووە، کەسێکی دەوڵەمەند و خوا پێدا و قوتابخانەی لە ئەسۆ گرتۆ دروستی کردووە. یعنی حکومەت نەهاتووە یەک بینای قوتابخانە دروست بکاتن. تۆ کەواتات کە بودجەت نەبوو کە احتیمامت بە سێکتەری پەروەردە نەدا، ئەمە حاڵی قوتابخانەکەمانە. سەیریش بکە، تۆ تەماشای ژینگەی قوتابخانەکان بکە. ئێستا لە ناو پایتەخت لە ناو شاری هەولێر من زانیاری دقیقت پێ دەڵێم پۆلەکان زۆربەی پۆلەکانی ناو شار 50 قوتابی بۆ 6 قوتابی تێدایە. کاک حەکیم 50 بۆ 6 قوتابی تێدایە. تۆ وەرە مامۆستایەک 50 بۆ 6 قوتابی لە ناو پۆلدا چۆن دەرس بڵێتەوە، چۆن وانە شەرح بکات، چۆن قوتابی تێ بگەینیتن، چۆن مشارەکە بە قوتابی بکاتن. ئەخر کاکە تۆ داوای پابندبوونی مامۆستا دەکەی. ئەمە حاڵی قوتابخانەکانمانە، ئەمە حاڵی ناوەندەکانی خوێندنمانە بەم شێوەیە. ناکرێ بەم شێوێ بەڕاستی زاد و دەوامی تۆ سیرکە وەکو باسم کردایە هەندێک قوتابخانە سێداوامیشی لێ مەجموعەیەکی زۆر لە بیناکانمان لە بینای کرێدانە، لە کابینەدانە، لە خانی قوردانە، مەترسی لە سەریانی لە زستاندا، لە هاویندا ئامری فێنێکەرەوەنی لەو قوتابخانانە قوتابی قوربەسەر لە گەرما ناتانی لە پۆل دابنیشی بۆ ماوەی 40 دقیقە. ئەمانە بەڕاستی پێمان دەڵێ، ئەم داتایانە پێمان دەڵێ کە بەڕاستی حاڵی پەروەردە لە هەرێمی کوردستاندا لەو پەڕی خراپیدایە، حاڵی ناوەندەکانی خودمان لەو پەڕی خراپیدایە. بۆیە حکوومەت ئەبێت بە بەزووترین کات مشوری لێ بخوا قەیرانە کەلەکەبووەکانی وەزارەتی پەروەردە و سێکتەری پەروەردە گەر چارەسەری بۆ نەدۆزرێتەوە لە چەند ساڵی داهاتوودا بڕواتە بێتن. یعنی ئەتوانم بڵێم شتێک نامینی بە ناوی ژێرخانی زانستی و معریفی لە هەرێمی کوردستاندا بەداخەوە. سوپاس دەکەم مامۆستا نەوزاد. مامۆستا ئەتەبێمە خزمەت بەڕێزت ئەگەر قسەیەک تەبێت لەسەر بودجەی پەروەردە اینجا لەسەر ئەو باز لەوە دەکرێت کە نزیکە 8,000 مامۆستا و فەرمانبەر لە وەزارەتی پەروەردە لە ماوەی ساڵی ڕابردوو ئەم ساڵ خانەنشین کراون. ئەوەش کێشە دروست دەکات؟ ئایا کەسی نوێ دادەنرێت چۆنە و پرسە؟ وەڵا یەکەم مامۆستا مەفروض وایە کە بێجگە لە موچەکەی خۆی کە بابەتێکی یاساییە و کاتێک کە حکوومەتی هەرێم دەسەڵات لە هەرێمان موچەی نایەتێ ستەمیکی ئاشکرای لەکەوە ئەو پارەی کە لە مامۆستا و فەرمانبەران ئەبڕێ و ماگانە نایەنێ و یان ساڵی دوسێ موچەمان ئەخۆن دڵنیابین هەمووی بازرگانە چاوچۆنەکان و مەسوولە حیزبەکان ئەیبن. ئەو پارەی ئێمە ئەو هەمواڵەخانەی بەڕاستی پێ دروست کراوە، پارەی ئێمە بەڕاستی بەناو بەحسابیان بە پرۆژەکان، پارەی موچەخۆرەکانە بەڕاستی ئەبدری ئەبەوانە. مەفروض وایە موچەخۆر مامۆستا جگە لە موچە واجبی سەرشانی دەسەڵاتدارانە بیمەی تەندروستی بۆ دابیکەن، یەکەی نیشتەجێبوونی بۆ دابینکەن، بەڵام دەسەڵاتداران بی لەمانە ناکەنەوە. ئێستا ئەو زەویانەی دابش کراوە ئەدرێ بە مامۆستان بەحسی یەکەی نیشتەجێبوون لە منتقەیەکە بۆ 10 ساڵی تر بۆ 20 ساڵی کەش مامۆستا و فەرماندەر ناتوانێت ئیسفادەی لێ بکات. زۆربەی مامۆستا خانە نشین بووە، ئەنجا زەویێکی بۆ دەرچووە لە شوێنێکی زۆر دوورە دەست کە هیچ ئیسفادەیەکی لە ناکەوە بگرە ئەو پارەی کە ئەیا لە ڕسوماتی زەویەکانە ئەو نەی بۆ ناکاتەوە. کەواتە بە هەموو جۆرێک ئەم دەسەڵاتە ستەم لە فەرمانبەرانی خۆیەکات، ستەم لە مامۆستایەکانی خۆیەکات. ئەمە خاڵێکی تر بێجگەلەوەی کە دەسەڵات لە هەرێما بودجە پەروەردە دەرخان ناکات، هیچی بۆ دەرنەوە. ئەو پارەشی کە پەروەردە پێیەکە ئەو شەوە بۆ خۆی. بۆ نمونە ساڵانە ئێمە پارەی حانوتمان هەیە، پارێکی باشی حانوتەکان هەیە. جاران بەڕێوەبەراتی گشتی پەروەردە ئەم پارەی لە بانقادانا ئەم پارەی ئیسفادە لێ کردەوە بۆ پێداویستی قوتابخانەکان، بۆ پارەی چاودێری تاقیکردنەوەکان ئەمانە. ئێستا کە ئێمە لە ساڵی 2005 هێشتا پارەی تاقیکردنەوەکانی ساڵی پار خەرج دەکراوە، کەمە شوورەیە بەڕازی. تۆ پارەکەی خۆم ئەبەی، پارەی حکومەت، پارەی ناو قوتابخانەکان و حانوتەکان ئەبەی، نەیە تۆ بە قوتابخانەکە، نەی شەڵی پەروەردە سەرفی کاتەوە بۆ بەڕێوەچوونی تاقیکردنەوەکان و پێداویستەکانی تری قوتابخانە. یعنی بە هەموو جۆرێک ئەم دەسەڵاتە بە هەموو جۆرێ بەڕاستی ستەمەکات. وەکو خانەنشین بوون کە جێگەیان پڕ دەکرێتەوە، باز دەکەنی نزیکە 8,000
مامۆستا فەرمان تا ئێستا بەد مناقەشە کراوە هیچ بڕیارێک نییە بۆی کە هیچ مامۆستایکی تازەدا بمەدرێ هیچ وانە بێژێ ئێمە وکویشتی وانەبێژین لا دراو هەبوون گربوونیان هەبوون ناڕەزایەتیان وەکو خۆمان وکویشتی مامۆستایان هەندێک هەوڵمان ناوە هەندێک علاقات و پەیوەندیمان کردووە کە ئەو وانە بێژانەی کە لا دراون بە هەر جۆرێک بە هەر هۆیەک بووە پێویستە ئەم وانە بێژانە بهێنرێنەوە و ئیسفادەیان لێ بکرێت بە شێوەیەکی دادپەروەرانە ئەو فەراغانە پڕکرێتەوە چونکە ئێمە لە دەرەوەی شاکێشە و فەراغمان زۆر زۆرە بەڕاستی پێویستە چاوەکو دەرماڵی لە بەغدە دەرماڵی پیشەی مامۆستایان لە 150,000 و زیاتر بوو 300 بۆ هەرێم ناگرێتەوەی چاوڵێک نییە تەمەن لە بەغداد ڕێز و حرمەتی مامۆستاش و قوتابخانەش و پرۆتی بەرە زیاترە باشترە ئەو گومانیتیانێ بۆ ئێمە وەکویشتی مامۆستایان پرۆژایەکی پارێزبەندی مامۆستایمان تەقدیم کرد لە پەرلەمانی سەر ڕەفز کرا على ئاساس خۆی یاسای تعیین هەیە یاسایکی پەروەردە هەیە ئەوە دیفاع لە مامۆستاکە بەڵام نەخێر لەوێ لە پەرلەمانی بڵین عێراق ئەوە پەسەند کرا کە پارێزبەندی ئەبێ بدرێت بۆ مامۆستا ئەمە یەک دوو لە مانگی ئەم دوومانگی پێشووە ئەو بڕیارە دەرچوو لە لایەن پەرلەمانی عێراقی و حکوومەتی عێراقیش ئامادەیە لە ساڵی 2026 دەرماڵی مامۆستایان لە 150,000 ئەکاتە نەک مامۆستایان هەموو وەزارەتی پەروەردە بە فەرمانبەرەکانیشەوە لە 150 ئەکاتە 300 و ئەو مامۆستانی لە دەرەوەی شار و لە شوێنە نائیەکان بە دووقات خزمەتیان بۆ حسابەکرێ و خزماتی هەرێم ناگرێتەوە بوو ئێمە سەردانێکی بەغدا ماکۆکویچێتی مامۆستایان لەگەڵ هەندێک بەرپرسانە کۆبین و لەوانە جێگیری یەکەمی سەرۆکی پەرلەمان قسەمان کرد محسین مندەلاوی داوامان لێکی کە دوو کێشەمان بۆ چارەسەرکەن یعنی ئەویش دەوریی هەبێت بە حکمی کە هەم کوردەوە هەم لە موقعی قەرارایە یەکەم بابەتی ئەم موچەیە یەکلا بکرێتەوە ئێمە چیترەوە چاوەڕێ نەکەینەوە دەچی دەسیمان نەکرێ پێ نەکرێ و ئێمە نەبینە قوربانی ملانەی سیاسی و ئەو یاسایی دەرچووە بۆ مامۆستایان و پەروەردەی بەغداد هەرێمی کوردستان بگرێتەوە بە حکمی کە سیستمی ڕاتب و خانەنشینی لە هەرێمی کوردستان و عێراق بۆتە یەک سوپاس دەکەم مامۆستا نەوزاد دوو خولەکیشمان ماوە بە کورتی هەم لەسەر بینای قوتابخانە پێشتر لە ئێمە براسوونێکمان کردبوو لە پێیان ینی لە 2019 تاکو ئێستا تقریبا کەمتر لە 5,000 ژوور دروستکراوە لە کاتێک هەرێم پێویستی بە سەر و 30,000 ژوورە بودجێکی کەم تەرخان کراوە بۆ ئەو بوارە بە کورتی بێ سوپاس دەکەم ئەوە لەگەڵ بڵێن کێشەی دیکەش دەستێوەردانی حیزب کاک حەچی مڵای پرسیارەکە دووبارە کەوە ئەگەر عەزیەت نەبێت بە کورتی وڵای کاتنەوە مامۆستا لەسەر کەمی بینای قوتابخانە کە هەرێمی کوردستان پێویستی بە زیاتر لە 2000 قوتابخانەیە بۆ بودجێ پێویستی بۆ تەرخان ناکرێت و دەستێوەردانی حیزبیش ئەگەر لە خولەکێکدا وەڵاممان دەیە و مەمنونی زۆر باشە کاک حەچیم بەڕاستی یەکێ لەو گرفتانەی کە بەرۆکی وەزارەتی پەروەردە و بەرۆکی توانم بڵێم کەرتی پەروەردەی گرتووە ئەویشیان کەمی بینایە یعنی تۆ تەمەشاکە من لە پرسیارەکەی پێشتر کە جەنابەت ئاماژەم پێ کرد یعنی ئێمە بە گوێرەی زیادبوونی ڕێژەی قوتابیان ساڵانە لە ناودەکانی خوێندن پێویستمان بە 40 بۆ 50 بینای تازە هەیە کە دروست بکرێتن ئەبێ حکوومەت بودجەی هەیە و نییە کەیفی خۆیەتی تۆ ئێستا داوا دەکەی کە کەرتی پەروەردە بەرەو پێش بێ ئەگەر تۆ لە خەمی پەروەردەدای لە خەمی جیلێکی خوێندەواردای بەڕاستی ئەبێ خەم لەوە بخۆی کە بینای تازە دروست بکەی یعنی تۆ ئێستا وەزارەتی پەروەردەیەکێکە لەم وەزارەتانی کە داهاتی خۆنی کاکە کۆمەڵێک وەزارەتت هەیە داهاتی خۆیان هەیە بەڵام تۆ وەزارەتی پەروەردە داهاتت نییە ئەبێ بەڕاستی لە داهاتی وڵات کە هەتا لە سێکتەرەکانی دیکە وەری بگری بۆ دروستکردنی بینا دروستی یعنی بینای تازەی پێ دروست بکەی ئەمە یەک دوو کۆمەڵێک بینامان هەیە کۆن بووینە بە پێویستی بە تعمیرکردنەوە پێویستی بە نۆژەنکردنەوە هەیە بەڕاستی بە کەلکی ئەوەنایە کەوانەی تێدا بخوێندێتن وەکو باسم کە هەندێکیان گڵە لە خۆڵە هەندێکیان لە کابینەیە تا ئێسانێکە ئەمانە بەڕاستی کۆمەڵێک گرفتی گەورن جاکە حەچی من حەزەکەم سوپاس دەکەین مامۆستا بەڕاستی بابەتانەی کە ئێمە باسمان لێوە کرد لە کۆی بابەتەکان ئەمانە کۆمەڵی قەیرانی گەورن کە بەرۆکی وەزارەتی پەروەردە و کەرتی پەروەردە و سێکتەری پەروەردەی گرتووە بەڵام وەکو برا بەڕێزم مامۆستا عەتا ئاماژەی پێ کرد بەڕاستی کۆمەڵێک ئیمتیاز هەیە ئەتۆ ئێستانێکە داوای داوامێکی ڕێک و پێک لە مامۆسایان دەکەی لە ناوەندەکانی خوێندن بە شێوەیەکی یاسایی ڕۆڵەکان پەروەردە بکەن باشە بەسەر چاو بەڵام تۆ لە هەمان کاتدا کۆمەڵێک مافەیە ئەبێ بەڕاستی بە مامۆسای بدەی چۆن ئێستانێکە بەغدا کۆمەڵێک ئیمتیازی بۆ مامۆسایان زیاد کرد بۆ مامۆسایانی بڕیار لێداوە
هەر بۆکو زیادکردنی دەرماڵە ئێستا 150مانەیە مەفروزە 150 تر زیاد بکرێ ببێتە 300 بۆی کە هاوتای مامۆسانی عێراق بکرێتن ئەوانەی کە ئەو مامۆسانەی کە لە دەرەوەی شارن بەڕاستی ئەبێ خزمەتیان دووقات بۆ بکرێتەوە ئەمەش دەستکەوتێکە بۆ مامۆستا یعنی تو بەلایانی کەمەوە هەموو 56-57 موچەی مامۆستات خواردووە دە ئەمڕۆ وەرە کاکە ئەمڕۆ کۆمەڵێکی تازە بدە بە مامۆستا ئەرزی بە مامۆسای بدە کاکە تو ئەرزی لە شوێنێک ئەرزت بە مامۆسای داوە بە 15-20 ساڵی دیکەش ئاوادان نابێت تۆم شوێنە ئەمە کەی ینی بۆ مامۆسای ئیسفاد و سوودی هەیە 15-20 ساڵی کە شوێنە ئاوادان نابێتەوە چۆن مامۆستا بتوانانی لێوێندەرە بینا دروست بکە و خان و بەخۆ دروست بکاتن لامان کاتیشدا بەڕاستی ستەمێکی تر لە مامۆستایان کراوە ئەویشیان پلە بەرزکردنەوە بەڕاستی عیبێکی گەورەیە خۆ ئەمە خەتای بەغدانیە کاکە تۆ دەڵێ وڵا بەغدان موچە بۆ مامۆسایان نارێری بۆ فەرمانبەران نارێری کاکە خۆ پلە بەرزکردنەوە لە سەڵاتی بەغدانیە لە دەسەڵاتی تۆدایە دەورە پلە بەرزکردنەوە دەست پێ بکەوە کاکە یعنی بەڕاستی عیبە ئەو مامۆستا بەڕێزانەی کە لەو ئەو ساڵەکە خانە نشین بوون زۆربەی ئەو مامۆستایانە دوو تەرفیعیان بۆ نەکراوە دویان بۆ نەکراوە بەڕاستی زیادێکی زۆریان بەرکەوتو خانە نشینیش کراون بەداخەوە تا ئێسانەکە حکومەت هیچ بە هیچ شێوەیەک ئاوری لەمە نەداوەتەوە پاشان بەڕاستی ئەم ساڵەکە ئەگەر دەتەوێت داوامێکی ئاسایی و نۆرمال و ڕێکوپێک بڕواتن ئەبێت لە ماوەیەکی کەمدا موچەی مانگی 7 و مانگی 8 دابش بکرێتن اینجا خەم لە موچەی مانگەکان کەش بخۆی بۆی بتوانی بەلایانی کە مامۆستا تۆزە ئاهەیەکی بێتەوە بەڵێ بتوانیتن بژێوی ژانی ڕۆژانەی مامۆستا دابین بکرێتن ئەگەر بەم شێوێ بێتن ئەتوانم بڵێم دوام بە شێوەیەکی ئاسایی دەڕۆ بەڵام ئەگەر بەم شێوەیە داوامی ناوەندەکان سپاس دەکەین مامۆستا نەوزاد سپاس دەکەین کاتمان تاوە مامۆستا مامۆستا نەوزاد دەستی خۆش دەستێت باتان خۆش بێت مامۆستا ئاتە و مامۆستا نەوزاد سپاسان دەکەم سپاس بە بینێرانی بەڕێ سپاس باوکارن خواتان لەگەڵ